ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر لە شاری سلێمانی کۆبوونەوەیەکی گرنگی ئەنجامدا. پرسی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان و بێباکی حکومەت لە چارەسەر نەکردنی کێشەدارایی و سیاسیەکان و هەڵوێستی کۆمەڵ بەرامبەر دۆخی ئێستای باشووری کوردستان تەوەری کۆبوونەوەکە بوون. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەر بابەتێک پەیوەندی بە چارەنووسی هاوڵاتیان و دۆخی ژیانی خەڵکەوە هەبێت کۆمەڵ سازشی لێ ناکات و وەکو چۆن هەمیشە لە بەرەی شەقامدا بووە ئێستاش کۆمەڵ هەر لەسەر ئەو ئاراستەیە کار دەکات. کۆمەڵی ئیسلامی خۆی بە بەشێک لەو جەماوەرەی هەرێمی کوردستان دەزانێت و بە تاکید ئەو ناڕزایانی خەڵکی هەرێمی کوردستانش بە شێوەیەکی گشتی جێی تەقدیرە و ئێمە بە حەق و مافی خەڵکی دەزانین و پێمان وایە ئەو داوایانە داوای زۆر بەسیط و زۆر سادەن کە خەڵکی هەرێمی کوردستان داوای دەکەن کە دەبوایە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە سەریعتر و بە پەلەتر بە دەنگ داواکانیانەوە چوبا و ئێمە پشتیوانی لە داوای خەڵک دەکەین لە ئێستادا بەهۆی بێموچەیی هاوڵاتیان لە تەنگژەیەکی زۆری ئابووریدان بۆیە کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەو بابەتە دەکات و بیر لەوە دەکاتەوە چۆن ئەم کێشەیە چارەسەر بکرێ و چی بگوترێ و چی بکرێ لە ڕووی سیاسیەوە هەنگاوەکان چی بن بۆ ئەوە. کۆمەڵ هەموو ڕێگەیەکی مەدەنی و دیپلۆماسی لەبەردەمدا کراوەیە و دەیگرێتە بەر لە پێناو سوکردنی باری قورسی سەرشانی هاوڵاتیان و دەرباسکردنیان لەو قەیرانە بەرفراوانەی بۆیان خوڵقێنراوە دوور لە توندوتیژی و هەڵکوتانە سەر شوێنە گشتیەکان گردبوونەوە و خۆپشاندان بە شێوازی مەدەنی بە مافی ڕەوای هاوڵاتیان دەزانێت و پشتیوانی لێ دەکات. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ دەڵێت پێویستە دەسەڵاتداران تا کار لە کار نەترازاوە بە خۆیان دابشنەوە و ناڕەزایەتیەکانی شەقام بە هەند وەربگرن چونکە ئەگەر ئێستا داواکاری خەڵک موچەکانیان بێت وا بڕوات سنووری داواکاریەکانیان فراوانتر دەبێت. کۆمەڵی ئیسلامی لە هەنای ئەو خەڵقاوە سەرچاوی گرتووە داخوازیەکانی هاوڵاتیان داخوازی کۆمەڵی ئیسلامیە ئەسڵەن کۆمەڵی ئیسلامی بۆەوە خۆی ڕاگەیاندووە کە بەشێک بێ لە چارەسەری و کێشەی گرفتەکانی هاوڵاتیان نەک بۆ خۆی بێتە کێشەی هاوڵاتی بۆیە لە پێناوی داکۆکی لە مافی هاوڵاتیان هەموو خەباتێکی مەدەنی و دیپلۆماسی دەگرێتە بەر و پشتگیری لە داواڕاوەکانی هاوڵاتیان دەکات پشتگیری لە هەموو جۆرە خەباتێکی مەدەنی دەکات دوو لە تون و تویژی و شەڕ و ئاژاوە و ئەوە شانازی پێوە دەکات منە تیژ ناکا بەسەر هیچ هاوڵاتیەکە چونکە ئەرکی سەرشانی خۆیەتی دەنگی هاوڵاتی لە ساڵی 1992 تا ئێستا هەر دەنگی ناڕازی هەیە و کۆمەڵ بەردەوام پشتگیری لە داخوازیەکانیان کردووە و لە بەرەی ئەوان دەمێنێتەوە و بێگومان پشتیشان بەرنادا بێگومان ئەم دۆخە چارەسەر نەکرێت پێشەوەی کە هاوڵاتی زەرەر بکەن دەسەڵاتداران زەرەر دەکەن چونکە ئەگەر ئێستا داخوازی هاوڵاتیان لە داکۆکیە لە موچە داکۆکیە لە مافە سەرەتاییەکانی ژیان ئەو کاتە هاوڵاتی داخوازیەکانی خۆی دەگۆڕێ باڵانسی داخوازیەکانی بە شێوازی کە بەرز دەکاتەوە کە هەردوو لەوانەیە زەرەر بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی وایە بەهۆی ئیدارەدانێکی نادروست و حکومداریەکی خراپی پارتی وێکیەتیەوە ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران و نەهامەتیەکان زیادیان کردووە کە بە جۆرێکی لێ هاتووە شەپۆلی ناڕەزایەتیەکان و نیگەرانیەکانی هاوڵاتیان ڕوو لە تەقینەوەیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پێناو وەدەستێنانی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکانیان نەیانتوانیوە ڕێگری لە ئەنجامدانی گەندەڵی و بەهەدەردانی سەروەت و سامانی گشتی بکەن و چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن. ئەمە شۆکاری سەرەکی ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و تەواوی ئاڵۆزیەکانی هەرێمی کوردستانە. ڕامیر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.